زمکاتو هەموو کاتتان شاد و کامەران لە ستۆدیۆی کراوەی کوردستان 24ەوە لە زانکۆی ئەمریکی دهۆک لە گەڵتانین. دیدارێکمان هەیە لەگەڵ زۆر بەڕێز ماتیۆ زەیس جێگری سەرۆکی دامەزراوەی ئاتلانتیک کاونسڵ کە لە وڵاتە گرتوەکانی ئەمریکایە. بەڕێز ماتیۆ, thank you very much for this interview, especially with Kurdistan 24 TV, and it's an honor for me to have this interview with you. Thank you, Farhad. It's a pleasure to be with you. Thank you very much. Okay, let us start with the resumption of oil. As you know, they stopped pumping oil from Kurdistan هەناردەی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی بۆری نەوتی تورکیا عێراقەوە بۆ بازاڕەکانی جیهان ڕاگیراوە. پێشبینی ئێوە چییە؟ ئایا هەناردەی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی بۆری نەوتی تورکیا عێراقەوە دەست پێ دەکاتەوە کێشەکان چارەسەر دەکرێن؟ ئێمە هیوادارین کە هەناردەی نەوت دەست پێ بکاتەوە هەرچی زووتر، بەڵام ئەمە ماوەیەکی زۆرە لە مانگی سێوە هەناردەی نەوت ڕاوەستاوە. ئێمە وەکو یەکێک لەو کۆمپانیایانەی بواری نەوت لە هەرێمی کوردستان کار دەکەین تێبینی ئەومان کردووە و لە ڕێگەی کۆمەڵی پیشەسازی نەوتی کوردستان ئەپیکۆرەوە ڕامان گەیاندووە و ئامادەین دەست بە هەناردەی نەوت بکەینەوە دەست بەجێ، بەڵام ئێستا ڕوونە کە ئەمە کێشەیەکە دەتوانرێت چارەسەر بکرێت، بەڵام ئەمە کێشەیەکی بازرگانی نییە، کێشەیەکی سیاسیە و هیوادارم کە ئەم گفتوگۆ بەردەوامانەی نێوان حکومەتی هەرێمی کوردستان و بەغدا و لەگەڵ کۆمپانیەکانی بەرهەمهێنانی نەوت بگەنە ڕێککەوتنێک بە زووترین کات، بەڵام ماوەیەکی زۆری پێچۆ خەڵکی شەموزیانی بەرکەوتووە. دەکرێت ئەمریکا ڕۆڵێک بگەڕێ لە نێوان حکوومەتی عێراق و بەغدا سەبارەت بە هەناردەکردنەوەی نەوت؟ ئێمە بەردەوام وتومانە کە حکوومەتی ئەمریکا ئەتوانێت ڕۆڵێکی گرنگ بگێڕێت لە ئیدارەدان و کۆکردنەوەی هەردوو لە بۆەوەی کە کێشەکە چارەسەر بکەن بە دڵنیاییەوە. باشە، با من سەبارەت بە دیدارەکە پرسیارە لێ بکەم. ئێستا ئەم کۆڕبەندە کە لە دهۆک لە کوردستان ئەنجام دەدرێت، گرنگی ئەم کۆڕبەندە چییە لەم ساتەدا بە تایبەتی ئێستا؟ پێم وابێ ئەمە کاتێکی زۆر گرنگ و هەستیارە بۆ ئەم کۆڕبەندە و گرنگی هەرێمی کوردستان پیشانەدا کە یەکێکە لە سەقامگیرترین ناوچە لە هەرێمی کوردستان لە هەموو دنیاوە خەڵک کۆبوونەتەوە هاتوونەتە دهۆک، هاتوونەتە هەرێمی کوردستان سەرڕای ئەو هەموو هێرش و قەیران و کێشانێکە لە ناوچەکەدا هەیە. تۆنی بلێرمان هەیە، بۆریس جۆنسنمان هەیە، بەرپرسمان هەیە لە ئاسیا، لە ئەمریکاوە هاتوون، هەمویان لێرن لە هەرێمی کوردستانن بۆی کە باس لاو ئالنگاریانە بکەن کە نەک تەنها ڕوبەڕووی کورد دەبنەوە و عێراق دەبنەوە، بەڵکو ئەمونە ڕۆژەتی. زۆر باشە. بەڕێز ماتیو، بە ئەم پرسیارت لێ بکەم. وەک دەزانین کە ئێستا ناکۆکی و شەڕ هەیە لە نێوان ئیسرائیل و حەماس و ئاما ناکۆکی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. پێشبینی ئێوە چییە؟ پێتان وایە کە هەر با بڵێن قەیرانێک لە نێوان سەبارەت بە نەوت ئێوە پێتان وایە ئەم قەیرانانە ڕوودەداتەوە جارێک دیکە؟ هەمومان لە گرنگی هەڕەشەکان مەترسی داریان تێدەگەین و ئەکرێ ئەم کێشەی نێوان ئیسرائیل و حەماسیش کاریگەری لەسەر نەوت هەبێ، چونکە وڵاتانی با بڵێن کەنداوی عەرەبی کاریگەری هەیە لەسەری و هەروەها دەریای ناوەڕاستیش بە هەمان شێوە کاریگەری دەکەوێتە سەر. هیوادارم کە ئەم کێشەیە فراوان نەبێ، بەڵام ئەگە فراوان بێ بە دڵنیاییەوە کاریگەری لەسەر نەوت هەیە. بەڵام هەرێمی کوردستان گرنگە، چونکە 500,000 بەرمیل نەوت ڕۆژانە بەرهەم دەهێنێ، بۆیە دەستپێکردنەوەی ئەم نەوتە بۆ ئەوروپا گرنگە، بۆ بازاری وزەی جیهان گرنگە و ئەمە بەدیلێکیشە، بژاردەیەکی دیکەشە لە بەرامبەر تەنگەی هورموز ئەگەر کێشەکان زیاتر بن. بۆیە جیهان و ناوچەکە پێویستی بە دەستپێکردنەوەی هەناردەی نەوتی بۆری نەوتی هەرێمی کوردستان و عێراق و تورکیایە. ئەگەر هاتو هەر جۆرە کێشەیەک دروست بوو لە هەناردەی نەوتدا هەرێمی کوردستان جێگرێت. ڕاستە. بەڕێز ماتیۆ، تۆ پێشبینی ئەوە دەکەیت ئەم شەڕ و پێکدادانەی نێوان ئیسرائیل و حەماس فراوان بێت و ناوچەکە بگرێتەوە یاخۆ تەنها لەوێ ڕادەوەستێت؟
من ناتوانم باسی داهاتوو بکەم ئەوەی کە ئەتوانم بیڵێم ئەوەیە کە ئەمریکا هێزی خۆی ناردووە و ئاماژەی بۆ تاران ناردووە ئەگەر بێت و کێشەکە فراوانتر بێ و میلیشیەکانی سەر بە ئێران و حیزبوڵڵا ئەگەر بەشدار بێ کێشەکە گەورەتر دەبێت بۆیە ئێران بڕیاری داوە کە حەماس بکاتە قوربانی غەزە بکاتە قوربانی ئامانجەکانی خۆی و لە بەرامبەردا بەبێ ئەوەی کە پێگەی خۆی لە ناوچەکە لە عێراق و لوبناان و سووریا بخاتە مەترسیە و پێم وابێ ئەمە بڕیارێکی حساب بۆ کراوە پێشتر بڕیاری لێدراوە پێشتر قسەی لەسەر کراوە و پێم وان نییە بیاوێت کێشەکە گەورەتر بکە. بەڵێ بەڕێز ماتیۆ تۆ پێشبینی دەکەیت کە هەر ئاڵوزی و شەڕێک لە نێوان لە ناو عێراقدا هەبێت کە دوای ئەوەی کە میلیشیاکان هێرشاکردە سەر بن کە سەربازەکانی ئەمریکا لە عێراق و سووریا ئێوە بە بڕوای ئێوە پێتان وایە هیچ ناکۆکیەک لە نێوان ئێران و ئەمریکا لە ناوچەکە پێم وابێ هەموو کات مەترسی ململانێ هەیە لە عێراقا کاتێک کە تۆ میلیشیایەکی زۆر و زەبەندەت هەیە و هەمویان لەژێر دەستی ئێران و سوپای پاسداران و ئەمە مەترسی ململانێ زیاتر دەکات بۆیە من پێم وایە حەشدی شعبی کە هێرش دەکاتە سەر ئەمریکەکان و هاوپەیمانی نێودەوڵەتی پێم وایە بێ سنووردار کراوە بە مەبەستی سنووردار کراوە بۆەوەی کە ململانەکە گەورەتر نەبێ ئەکرێ لە هەر کاتێکیشدا ئەمە بگۆڕێ هیوادارم ئەو گۆڕانکاریە نەبینم بەڵام ئەمە ئەو مەترسیانن کە ئێمە لە 2023ەوە هەمانە هەتا ئێستا و ڕۆڵێکی زۆریان داوە بە حەشد ئێستا لە چەند ساڵی ڕابردوودا. بەڵێ بەڕێز ماتیۆ دەمەوێت پرسیار سەبارەت بە هەناردەکردنەوەی نەوت دووبارە لێ بکەمەوە تا چەندە هەناردەکردنەوەی نەوت بە تایبەتی لە هەرێ نەوت هەرێمی کوردستان پێم وابێ زۆر گرنگە دەرەوە چونکە ئەمە ئەوە بە دنیا ئاڵێت کە ئەمریکا و جیهان ئەزمونیان هەیە لە بەرزبوونەوەی نرخی نەوت وەکە گەیشتە $100 و ئەمریکا و وڵاتانی دیکە دەبوو بچنە شوێنێکی دیکە نەوت پەیدا بکەن لە ناویاندا کە با بڵێن سزانیان لەسەر نییە وەکو ئێران و ڤەنزوێلا با بڵێن ئەو لەو دوو وڵاتیان نەدەکڕی بۆیە هیوادارم چاو بکەوێتە سەر کوردستان کە هاوپەیمانی و دۆست و نزیکی ئێمەیە و هیوادارم هەناردەی نەوتی هەرێمی کوردستان دەست پێ بکاتەوە و ئەمە بە هەمومان باشە. بەڕێز ماتیۆ زەیس جێگری سەرۆکی ئەتلانتین کۆنسڵ زۆر سوپاس بۆ ئەوەی کە لەگەڵمان بووی سوال بۆ ئەم چاوپێکەوتنە ئێمە بەرزی دەنوخێن زۆر سپاس. بەڕێز ماتیۆ زەیس جێگری سەرۆکی دامەزراوەی ئەتلانتین کۆنسڵ لێرەدا کۆتایی هات تا دیدارێکی تر شاد و بەختەوەر بن.